سلااو ڕێز بیرەرانی خۆشەویستی شنەی وڵات لە هەر شوێنێک کەم جیانەدان سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. خۆشحاڵم باڵقەیەکی دیکەی بەرنامەی شنەی وڵات دەگەمە ماڵەکانی ئەوەی خۆشەویست. بەرنامە شنەی وڵات ئەمجارە لە گوندی شەدەڵا لە ئارامگای شێخ عەبدولکەریم شەدەڵە و مامە ڕەزای براینی لەو خانەقایە دیارە چەند ئارامگەیەکی لێیە، چەند مەزارێکی لێیە. ئەو مەزارانە لە ژوورەوەن، خەڵک لە زۆربەی شوێنەکان لە هەرێمی کوردستان سەردانی ئەم شوێنە دەکەن وەکو خانەقا. ئێستا ئێمەش دەچینە ناو خانەقا لەگەڵ دانیشتوانی گوند و هەروەها ئەو کەسانی کە خانەقا بەڕێوە دەبن پرسیاریان لێ دەکەین ئایا بزانین ڕێبازی حەقا لەو دەڤەرە و بەتایبەت لە هەرێمی کوردستان تا چەند پەرێستاندە و هەروەها لە ڕووی شۆڕشەکانی کوردی لە کۆندا چه ڕۆڵێکیان هەبووە. بۆ ئەوەی بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندتر بێ تا کۆتایی لەگەڵمانداوە. فەرموو. خۆشەویستان ئێستاش لای عوسمان محەممەد ئەندامی ئەنجومەنی بزوتنەوەی حەقین. کا عوسمان ئەو کاتت باش بەخێر بێن. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بەڕاستی مای شانازیەکەم ڕۆهاتوون ئەم بەرنامەیە لە لای ئێمە تۆمارەکەن پێ خۆشحاڵیم باتن. کا عوسمان ئەگەر باسی سەرهەڵدانی بزوتنەوەی حەقەمان بۆ بکەی، بزوتنەوەی حەقا کەوتۆتە کام دەڤەرە و هەروەها لە ڕووی جوگرافیەوە ئەگەر باسی مێژووی بزوتنەوەی حەقەمان بۆ بکەی. بەڵێ بزوتنەوەی حەقا دیارە مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەگەر بمانەوێ بگەڕێنەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی ئەم بزوتنەوەیە وەکو ڕێچکەیەک لە ڕێبازی ئاینی، وەکو بزوتنەوەیکی ئاینی کۆمەڵایەتی سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ مەولانە خالیدی نەقشبەندی. بەڕاستی وەکو موئەسیسی ڕێبازی تەریقەتی نەقشبەندی لە ساڵی 1970 تەسەورەکەم کە مەولانە خالید نەقشبەندی لە ناوچەی قەرەداغ لەدایک بووە. ئەم پیاوە هەل لە سەرەتای منداڵیەوە چۆتە بەر خوێندنی ئاینی و کەسێکی لێهاتوو زیرەک و وریا بووە. هەردوای ماوەیەک بۆ خوێندن بەم لاولایە ڕۆشتووە لەسەر دەستی زۆر مامۆستای ئاینی ئەو سەردەما وەکو مەلا عەبدولکەریمی بەرزنجی، وەکو سەید عەبدولڕەحیمی برای و زۆر مامۆستای ئاینی مەلا ساڵحی تەڕەماری لەسەر دەستی ئەم مەلایانە خوێندنی تەواو کردووە. تەنانەت بۆ خوێندن و تەواوکردنی خوێندنەکەی چۆ بۆ ئێران و وڵاتانی تریش.
دوای ئەوەی کە ئەم کەڵە پیاوە ناوبانگ دەرەکا لە سلێمانی طبعا بەرگری هەبووە کەسایەتی وەکو شێخ مارفی نۆدێ بربەرەکانی کردووە دیارە زانیویانە کە ئەمە لە نفوز و هەیبەتی ئەوان کەمەکاتەوە زۆر جار مەسەڵەن دژی مەولانە خالید شکایەتیان کردووە لای دەسەڵاتدارانی بەغا هی ئەو سەردەمە زۆر جار گیراویشە بەڵام دوای ئەوە بووان معلوم بۆ کامە ئەم پیاوە جگەل لەوەی کە ئیسلاحێکی کۆمەڵایەتی ئیسلاحێکی ئاینی ئەکا لە ناوچەکەدا هیچ مەرامێکی سیاسی تری نییە بۆیە دوای ئەوە بەرەڵا کراوە و ئەم کەڵە پیاوە دوای ئەوەی لە درێژەی خەباتی ئاینی خۆی چەند جارێک چۆتە حەج و دوای ئەوە چووە بۆ هیندستان لە سەردەستی شەح عەبدوڵای دەهلەوی مۆڵەتی بڵاوکردنەوەی ڕێبازی تەریقەتی نەقشبەندی پێدراوە دوای ئەوەی کە گەڕاوەتەوە لە منتیقەکەیە لە ناوچەکەیە دەستی بە پێدانی ئەم تەریقەتە کردووە یەکێ لەوانەی کە تەریقەتی لەسەر دەستی مەولانە خالید وەرگرتووە ئەم ڕێبازەیە کە سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ شێخ ئەحمەدی سەردار یەکەم کەس بۆ کە تەریقەتی نەقشبەندی لەسەر دەستی ئەو وەرگیراوە لە سەرگەڵ و دوای ئەوە ئەگەر بە پشتا و پشت بڕۆین هەرچەندە ئەم تەریقەتە بە تەریقەتێکی بنەماڵەی نییە مەسەڵەن بە پێی کەسانی لێهاتوو لە خوا نزیک و کەسانی ئیسلاحخواز و ئاین پەروەر و ئەمانە بووە دوای ئەوە شێقادری سووری کوڕی شێخ ئەحمەدی سەردار بووە دوای ئەوە بۆ ناوچەی عەسکەر حاج شێخ ڕەزای عەسکەر دوای ئەو وەری گرتووە دوای ئەوە کەسێکی تر بە ناوی شێخ محەممەدی ئیلەڵڵا و دوای ئەوە حاج شێخ مستەفای عەسکەر و دوای ئەوەش کاکە شێخ مەلا ئەحمەدی گەڵنێری دوای ئەوە ئینجا شێخ عەبدولکەریمی شەدەڵا ئەمە بۆمان ڕوون دەکاتەوە کە ئەم حرەکە و بزوتنەوە و تەریقەت وەرگرتنە بنەماڵەیی نەبووە زۆر جار لە بنەماڵەکە چۆتە دەرەوە و چۆتە سەر دەستانی خەڵکانی ترەوە کە کەسی زۆر بەتوانا و لێهاتوو بوون توانای ئەویان هەبووە ئیرشادی ئەم تەریقەتە بکەن لە ناوچەکەدا ئەم اینجا پرسیارەکەی جەنابێت کە ئەڵێ لە چ ناوچەیەکە سەرەتاکەی دەستپێکردنی لە سەرگەڵ و بووە اینجا دوای ئەوە کە تەشەنەی کردووە بۆ ناوچەی دۆڵی سوورداش خەلەکان دوای ئەوە پەڕیوەتەوە بۆ منتیقەی گەرمیان ناوشوان بۆ کۆیە بۆ منتیقەی بیتوێن و پشدەر و سلێمانی و اینجا کەرکووک حرەکەکە ئەو ناوچە فراوانەی گرتوتەوە بەڵێ پەرکێش بووە ئەو تەریقەتە بۆ پارچەکانی دیکە وەکو تەریقەت ئەگەر بمانەوێ وەکو تەریقەتی نەقشبەندی بەڵێ مەولانە خالید هەر 34 مریدی لە کووردا هەبووە تقریبەن 30 مریدی تریشی خەلیفەی تریشی لە ناوچەکانی ترا هەبووە لە ئێران لە تورکیا لە سووریا لە زۆر ناوچەی تر بڵاوەتەوە یعنی ئەم تەریقەتە لەسەر دەستی ئەو کە چەند خەلیفەیەکی تر لەسەر دەستی ئەو پەروەردەکراون لە زۆر ناوچەی پارچەکانی تریش کوردستانی بڵاوبوونەتەوە نەکە لە کوردستانی عێراق بەڵام ئێمە ئەگە بمانێ بزە بچینە سەر تەریقەتی نەقشبەندی وەکو پێم وتی لەم ناوچانەی لە سەرەتاکەی لە سەرگەڵەوە دەست پێکە و لە تاوەکو کەرکووک و گەرمیان و هەولێر و چەند ناوچەیەکی سلێمانی ئەمانە بڵاوبووەتەوە پرسیارێک لێرەدا لە ناو چ قەوم و تیرە و حەشیرەتێکدا زیاتر بڵاوبوونەتەوە ئەو تەریقەتە لەبەرەوەی ئەم تەریقەتە ئیسلاحێکی ئاینی کۆمەڵایەتی بووە لە هیچ قەوم و تیرە و هۆزێکی نەناسیوە خزمەتەکەی ئامانجەکەی خزمەتی مرۆڤ بووە خزمەتی ئینسان بووە ئاینیش بەڕاستی بۆ هیچ ڕەگەزێک نییە ئاینەکان کە هەر لە ئیسلام کە دابەزیوە بەڕاستی لە زۆر
ناو زۆر نەتەوە و قەومی جیاوازە بڵاو بۆتەوە ئەم ڕێبازەش وەکو ڕێچکەیەک لە ڕێبازی ئاینەکە کە هەدەفەکەی ئامانجەکەی ئیسلاحێکی کۆمەڵایەتی و پەروەردەکردنی مرۆڤ بووە لە ناو سنووری هۆزێک و تیرەیەک و قەومەکان نییە. یەکێک لە ئەوانەی کە زۆر جێگەی شانازی ئەم بزوتنەوەیە ئەوەیە کە بە تیرە و هۆزێکە نەوەستاوەتەوە بگرە جافی تایە گۆرانی تایە ئەنوا و ئەشکال خەڵکی جیاوازی تیا لە ناو ئەم بزوتنەوەیەدا قابەن نەبووە بە ئەوەی کە لە ناو قەومێکایان لە ناوینەکە. ئێستاوانەی کە لێرە من خۆم جافم وەکو عەشیرەت کاک عارف کە لەوێ ئەویش ئەندامێکی ئەنجومەنی حەقە بووە لە هۆزێکی تیرەیەکی تر عەشرەتێکی ترە خەڵکمان لەگەڵایە لە ناو ئەو منتیقەی ناوشوان و ئەوەیە خەڵکمان لەگەڵایی کەرکووکە خەڵکمان لەگەڵایە خەڵکی شوێنی ترە هەرەکەی لە هۆز و تیرەیەکین هیچمان لە ناو عەشرەتێکان هەمومان لە ناو عەشرەتەکانی. خۆشەویستان ئێستاش لای کاک بابانین بابان شێخ محمود کوڕی شێخ محمودە ناوی گوندی شەدەڵەمان پێدەڵێ ناوەکەی لە چێوە هاتوو هەروەها مێژوو جوگرافیای دەڤەرەکە و ناساندنی دەڤەرەکەشمان پێدەڵێ. کاک بابانە و کاتت باش. هەموو کاتێکی جەنابتان باش. سەبارەت بە پرسیارەکەتان شەدەڵە ئەگەر سەرەتاوەکو ناو سەیریکەین لە دوو بۆ چوون و زیاتر هەیە سەبارەت بە ناوەکەی. یەکیشان گروپێک پێیان وایە کە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەی کە کەوتۆتە ناو ئەم دۆڵەوە بەراورد بە دۆڵەکانی تر فراوانتر و گەورەتر بووە پێیان وایە لە 6 دۆڵەوە هاتبێ. دواتر بە تێپەڕبوونی کات و بە ئاسانوتنی لە ناو خەڵکا بوو بێ بە شەدەڵە. هەندێکی تر پێیان وایە بەهۆی چڕی دارستانەکان و تەمەنی دارستانەکان لە چەند سەد ساڵی ڕابردووە کە ئێستا شوێنەواری ئەوانە کەمتر ماوە یاخود نەماوە لە 6 دارەوە هاتبێت. لە 6 دارەوە هاتبێت و دواتر ئەویش بە هەمان شێوە بوو بێ بە شەدەڵە. شەدەڵە سەر بە گوندێکە سەر بە ناحەی سوورداشە سەر بە قەزای دوکان و سنووری پارێزگای سلێمانیە ئەکەوێتە نێوان هەردوو ئەکەوێتە زنجیرە شاخی چەرمابان دابان هەلاج کە زیاتر واهی بە ناوبانگە و چیای ئاگرینی پیرەمەگرون کە لە کۆتەڵەوە دەست پێ ئەکات و لە سەرچناری پشتی سلێمانی کۆتایی دێکە درێژەکەی 20 کیلۆمەترێکە بێت. یەکێکی شێبێ لە چیا بەرزەکانی هەرێمی کوردستان. دەکرێت مێژووکی کۆنی هەبی گوندی شەدەڵە کاک بابان؟ نا شەدەڵە گوندێکی زۆر تازێ تەنانەت ناگاتە 200 ساڵیش. بۆیە مێژۆکەی زۆر زۆر شاراوە نییە لەو کەسانی کە بنیاتیان ناوە و لەو کەسانی دواتر کە هاتوونەتە ئێرە و ڕۆڵی طریقەتی نەقشبەندی و بزوتنەوەی حەقەش زیاتر پێگەیەکی گرنگتری داوە بە ئێرە.
یەکەم جار شێخ مححمود حاج شێخ مححمودی کوڕ شێخ قادری سوور شەڵی بنیاد ناوە کە ماڵیان لەو بەرە ئێستاژنەوەکانیان لە ژیانە ماون لێ ئێرەیان بنیاد ناوە دواتر حەقەکان یان با بڵێن بدایەتی تەریقەتی نەقشبەندی لە دوای شێخ ئەحمەدی سەردار و شێخ قادری سوورەوە حاج شێخ مستەفا و حاج شێخ ڕەزا هاتوونەتە ئێرە و دوای چەند ساڵێک لە تێکۆن بوون دوای 2 ساڵ گواستیانەوە ئەم شوێنێکی ئێستا ئێمە لی نیشتەجێن و خانەقاوتەکیە و مزگەوتەکان لێرە واڵا کردو و ماڵەکانیشان هەر لە دەوری خانەقا بووە. کاک بەبان پرسیارێک لێردا ڕۆڵی گەنجان لە نێو بزوتنەوەی حەقەدا چۆنەگە باسێکی ڕۆڵی گەنجانمان بۆ بکە لە نێو بزوتنەوەکەدا. بەڵێ ئەگەر پرسیارەکە بگەڕێنەوە بۆ لە ڕۆڵی گەنج لە ڕابردووی بزوتنەوە حەقەیە ئەمە دیوێکی بێ و بە دیوێکی تریشا ئێستا جارێکی تر ڕۆڵی گەنج لەناو بزوتنەوە حەقەیە لە ڕابردووە ئەوەی کە گرنگ بووە خزمەتکردن و ڕۆڵ پێبەخشین بووە بە پێگە ئاینەکە و بە پێگەی بزوتنەوەی حەقا کە بتوانرێت چەند خزمەت بکەیت هیچ گرنگیەک نەبووە کە تۆ تەمەنت چەندە یان لە چ بنەماڵە و چ خێزانێکی و بۆ ئێستاش بە هەمان شێوە ئەوانەی کە لە ناو بزوتنەوە حەقیان توانیوانە کە ئێستا بابی زانست و زانیاری گرنگە خەریکی لێکۆڵینەوە و تێژوونەوە و نامەی ماستەر و بەکالۆراسەکانیان بن لەو ڕوانگەیەوە و کۆمەڵێک پێک هاتە و دام و دەستگا هەیە کە خەڵکان و گەنجانی حەقا بەڕێوانەوە بن کە ئەو پاشخانی هەیەیان بووە کاریگەری هەبێ لە خەڵکی تر بۆ خزمەتکردنی ئەو مەکانەتەی کەتیان شەرت نییە تایبەت بوو بێ بە حەقا لەوێ دام و دەستگایەکی میری بوو بێ بەڵام کەسانێکی حەقا گەنجێکی حەقەکە لەوێ بووە ڕۆڵێکی ئاکتیڤتر و جیاوازتری بینیوە لە خەڵکانێکی ئاسایی کە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی کە لەو بزوتنەوەیە کراوە. پێگەی کۆمەڵایەتی لە دەڤەرەکە چۆنە بە تایبەت لە ڕووی ڕوانگەی بۆ نمونە مەسەڵەن ئیسلامەوە لەگەڵ بزوتنەوەی حەقا ئەگە باسێکی ئەوەمان بۆ بکەیت. بەڵێ مەولان خالیدی نەقشبەندی کە خاوەنی ڕێبازەکەیە کە لە شعبڵای دەهلەویەوە لە بخارا و سەمەرقەندەوە کە سنووری ئەفغانستان و ئۆزباکستانی ئێستا ئەکات بۆ خۆی کە ئەم تەریقەتەی هێناوە جیاوازیکی زۆر هەبووە لە تێڕوانین بۆ ئاین ڕێبازی نەقشبەندی تێڕوانینێکی زیاتر لەسەر تاکە لەگەڵ خودای خۆیە بۆیە یەکگرتنەوەکانیش پێگەکانیش دواتر هەر ئەمە ڕنگدانەوەی هەبووە لەسەر ئەو کەسانی کە ئەو لەم تەڕیقەتە کە لە شێخ ئەحمەدی سەردارەوە هاتووە دواتر بڵاو بۆتەوە گەیشتوێت بەدەست ئاخر کەس کە حوتەمین کەس بووە کە مەولانە خالید بوو خۆی لە هەموو ڕێبازەکانی 7 کەس دوای خۆی بۆی هەبووە تەریقەت بدە حاج شعبکەریم ئاخر کەس بووە دواتر کە مامڕەزا جارێکی تر تازەگەریەکی خستۆتەوە ناو ئەم بزوتنەوەیە ئەو خەڵکی کە لە ئێرە کۆبووتەوە ڕاستە لە ڕووی ئێرشات و تەڵقیندانەوە نەبووە بەڵام مامڕەزا شتێکی نوێگەری هێناوەتە ناوەوە کە خۆی لە برایەتیا ئەبینێتەوە کە ئەمان زیاتر دیوە دنیایەکەی بوو مامەڕەزا ڕێخستنێکی داوە بە کۆمەڵەکە و پەیوەندیکی تازەی هێناوەتە ناو کۆمەڵگاکەوە کە لەسەر ئەساسی بنەماڵە و عشیرەت و گروپ و تاقم نەبووە هەر کەسێک ویست بێتی کە بە تەریقەتەکەی هاتووە مامەڕەزاش ئیدامەی بەمەداوە بەڵام بە شێوەیەکی تر بە شێوازێک کە لەگەڵ ئەم سەردەمایە بگونجێت.
خۆشەویستان ئێستاش لای دکتۆر قارەمانین مامۆستا لە زانکۆی کۆیە سەبارەت بە بزوتنەوەی حەقا قسەی لەگەڵ دەکەین. دکتۆر ئەگەر باسی بزوتنەوەی حەقەمان بۆ بکەی حەقا لە چی وەرگیرا و بۆ دەڵێن حەقا؟ سەرەتا بەخێر بێن من هێشتا دکتۆرایەکەم تەواو نەبووە ئینشاڵڵا مانگە بەنازی مناقەشەی دکتۆرایەکەن پێم خۆشە بە مامۆستا قارەمان ناوم بێنن. سەرەتا زۆر بەخێر بێن. بزوتنەوەی حەقا وەکو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی یاخود بزوتنەوەیەکی جوتیاری لە کوردستاندا ئەتوانین سەرەتا ڕەچەڵەکی بژێڕینەوە بۆ دوای جەنگی جیهانی یەکەم. لە دوای جەنگی جیهانی یەکەم ڕەوتێکی نوێ لقێکی نوێ لە نێو تەریقەتی نەقشبەندیا جیابەوە لەم شوێنەی کە ئێستا ئێمە قسە بۆ بەڕێستان دەکەین گروپێکی تایبەتی جیابوونەوە دواتر هەڵگری بوون بە هەڵگری ناسنامی حەقا. ئەتوانم بڵێم ئەم حەقەیە حەقە لە خۆی نەناوە بەڵکم لە دەرەوەی حەقا ئەم ناوە بۆ نێو حەقات و یاخود لە نێو کاراکتەرەکانی خوارەوەی حەقا ئەم ناوە هاتووە. ئەمش دەرئەنجامی ئەو ململانی ئاینیانە یا ئەو ململانی ئایدۆلۆجیانەی کە دش بە حەقەکان بەکارهات و حەقەش بانگەشی بۆ کرد ئەم شتانی کە ئەم جێبەجێی دەکات ڕاستە چ لە دابوونەریتی کە لە نێو تەسەووفا جێبەجێ ئەکات چ لە خزمەتکردن بەو چین و توێژەی کە لەگەڵیدان چ یەکانگیر لەگەڵ داواکاریەکانی جوتیاران چ بەرەنگاربوونەوەی سیستەمی دەرەوایەتی لە کوردستاندا چ کۆمەڵی ڕیفۆرم لە نێو ئایندا ئەمانە وایان کرد کە حەقەوەکو گروپێکی نوێ خۆی بناسیێنێ لە ڕوتی سیاسی کوردستانیا لە نێو ڕوتی سیاسی ڕوتی کۆمەڵایەتی لە کوردستاندا لە سەرەتای سەدەی بیستەمە. لە دوای جیابوونەوەی ئەم گروپە لە تاڕادێک لە نەقشبەندی هەڵگری کۆمەڵە سیفات و خەسڵەتی تایبەت بە خۆیان بوون. ئەم سیفات و خەسڵەتانە وای کرد کە ناسنامەی جیان بەسەردا بسەپێنن. زۆرترین ناسنامە کە دواتر ڕۆی کرد بەوەی ئەم حەقەوە کە ئێمە لەسەر حەقین ئێمە ڕاستگۆین ئەوەی ئێمە دەکەین حەقانیە ئەمە وای کرد کە ناسنامی حەقەی بەسەردا بسەپێنرێت دواتر وەکو بزوتنەوەیەکی سیاسی سیمایەکی تایبەت بەخۆی وەڵگرێ ئەم ناوە ئەتوانم بڵێم بۆ گەڕاوەتەوە دەرئەنجامی جیابوونە و بانگەشەکردن بۆ ڕاستی و ڕاستگۆیی بنەماکانی خۆی هاتووە. زۆر کەس ئەهلی حەق و حەقەلیەک تێکەڵ دەکات ینی ئەگەر پەیوەندیان هەیە بێکەوە یانەوەی کە شتێکی جیانە لێک لە نێو ئاینی ئیسلامدا گروپگەلی زۆر هەن لە نێو ئاینی ئیسلامدا گروپگەلی زۆر هەن و هەر یەکەوت تا ڕادێکی زۆر بنەما ڕەچەڵەکە بنەما گشتیەکانیان یەکن. ئەگەر بڵێم خاڵی هاوبەش لە نێوان ئەهلی حەق و لە نێوان بزوتنەوەی حەقەیە نییە بەڵێ خاڵگەری زۆر هەن لەوانە لە نێو حەقەیە بۆ نمونە ئەگە خاڵە هاوبەشەکانیان باز بکەین مەسەلەی گەڕانەوەی مەهدەویەت گەڕانەوەی ئیمامی دوانزەمی شیعەکان لێرەیە بانگەشەی بۆ کراوە لە نێو حەقەکانیشە وەکو بنەمایەکی سەرەکی بانگەشەی بۆ کراوە. منەمای ئەخلاق و دادپەروەری و برایەتی و یەکڕیزی لە نێو حەقەکاندا کە زۆر پیادەکراوە لە نێو ئەهلی حەقیش ئەمانە پیادەکرا و کاری لەسەر کراوە. گەڕانەوە بۆ مەسهب سێمایەک نزیک بوونێک لە مەسەلەی شیعەگەراییدا هەتا لە نێو بزوتنەوەی حەقەشدا هەندێک جار بەرچاو کەوتون بەڵام ئەمەش لە سەردەمێ بۆ سەردەمێکیکە جیاوازە. بە شێوەی گشتی ئەهلی حەق و بزوتنەوەی حەقە دوو ڕەوتی لێک جیاوازن. ئەتوانم بڵم ئەهلی حەق ئەگەڕێنەوە بۆ مەسەلەی شیعەتی مەسەلەی عەلەویەت و زیاتر لە ناوچەکانی ئێراندا پیادەکرا و ئەمانە شیعەیەکی توندڕەون بەڵام مەسەلەی بزوتنەوەی حەقا یاخود حەقەکان لە کوردستاندا ئەمانە درێژکراوەی ڕێبازێکی سۆفیگەری نەقشبەندین دوو ڕێبازی لێک جیاوازن وەکو وتم خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەیە بەڵام خاڵەکان ئەوتۆنین و بە شێوەی گشتی لە دەرئەنجام ئەتوانم بە بەڕێستانی ڕابگەێنم کە ئەم دوو تەریقەتە یا ئەم دوو ڕێبازە یا ئەم دوو ڕێبازە سۆفیگەریە کە هەردووکیان سیمای سۆفیگەریان تێدا هەیە جیاوازن و ئەوانە بەلای شیعەگەرێتە ئەمان بەلای نەقشبەندیە باڵیان کێشاوە. من یەک سیفات هەیە بۆی تێکەڵی نەکەین چ بۆ جەنابت و چ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان ئەویش ئەوەیە کە حەقە لە هەر سەردەمێکە سیمایەکی تایبەت بەخۆی هەبووە ڕەوتێکی تایبەت بەخۆی هەبووە. حەقە لە سەردەمی شێخ عەبدولکەریمی شەدەڵەدا لە 1920 تاکو 1940 دەتوانم بڵێم هەڵگری کۆمەڵە سیفاتگەلی تایبەت بەخۆی بۆ کە زیاتر لە بۆتەی نەقشبەندیەکانەوە نزیک بووە. لە دوای حەقە لە دوای مردنی شێخ عەبدولکەریمی شەدەڵە حەقەدا بەش دەبێت بۆ چەند تیرە و گروپێکی تایبەت کە گەورەترینیان گروپی مامەڕەزایەکان یاخود مامەڕەزا کە برای شێخ
عەبدولکەریمی شەدەڵە بووە درێژە پێدەری ئەم ڕێبازەیە مامە ڕەزا کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە توانم بڵێم لەگەڵ سەردەمی عەبدولکەریمان لێک جیاوازن وە گروپێترمان هەیە کە بە ناوی گروپی حەمە سووریەکان کە ئەمانش هەر بە حەقەکان ناسراون و حەمە سووریەکانش کۆمەڵە سیفات گەلی تایبەت بە خۆیانە بۆ توانم بڵم هەم لە مامە ڕەزا هەم لە عەبدولکەریمی شەدەڵە جیاوازی زۆر ئەبینرێ لەم نێوەندەدا بۆیە ئەتوانین بڵێن هەر یەک لەمانە چ جیاوازیان لەگەڵ ئەهلی حەقا چ جیاوازیان لەگەڵ یەکتریشدا جیاوازی گەلی زۆرن ئەگەر لە بەرنمەکەی ئێوەیە لەوانەیە شوێنی ئەوە نەبێ باسی ئەم جیاوازیانە بکەین بەڵام ئەمە لەوانەیە پێویستی بە بەرنمەیەک یا بە توێژینەوەی تایبەت بێ بۆی ئەم جیاوازیانە بۆچی ئەگەڕێتەوە ئایا ڕنگدانەوەی ڕوتی کۆمەلگای ئەو سەردەمەیە ئایا کەوتنە ژێر پارتە سیاسی و تێڕوانینە سیاسیەکان ئایا کەوتنە ژێر تێڕوانینی ئایدۆلۆژیە کۆچ کوردەکان بۆ ناوچەکانی ئێمە چ مەسەلەی هاتنی شوعیەت چ مەسەلەی سەرهەڵدانی ناسیۆنالیزمینەتەوەی ئەمانە چەند کاریگەریان لەسەر حەقە و لەسەر گروپە ئیتنیەکان یا لەسەر گروپە بچکۆڵ و لۆکاڵیەکان هەبووە بێگومان حەقەش لەم کاریگەریانە بەدەر نەبووە و ئەتوانین بڵین کاریگەری لەسەر کاراکتەرە گرنگەکانی بستنوی حەقەش دروست کرد و بە شێوەیەک لە شێوەکان بەرەو ئایدۆلۆژیانە هەندێک جار کۆچیان کردو یاخود کاریگەریان لەسەری دروست کردو. کاشێغ کاتت باش کاتت باش بەخێر بێن سەر چاو بڵێ کاشێ ئەگەر باسیەوە بۆ بکەیت چەند گڵکۆیەک لێرە هەیە ئەگە باسیەوە بکە ئەو گڵکۆیانە شوێنە ئەو گڵکۆیانە ئەوە یەکەم عەبدولکەریمی شەدەڵەیە کە پێش مامە ڕەزا وەفاتی کردووە لە دوای ئەو مامە عەبدوڵایە کە براگەورەی عەبدولکەریمی شەدەڵەیە مامە عەبدوڵای عەسکەر باوکی شێد عەلی عەسکەریە مامە ڕەزایە ئەوانی کەش کوڕن و خێزانیان ئەگە باسیەوە بۆ بکە ئەو خانەقا خەڵک تاسن سەردانی و خانەقا دەکات بەڵێ خانەقای ئێمە تەمەن بنچینەی عەسڵەکەی ئێمە لە ترێقەتی نەقشبەندیەوە هاتووە یەکەم خەلیفەش لە مەنتقەی ئێمە شێخ ئەحمەدی سەردار بووە لە دوای شێخ ئەحمەدی سەردار و شێخ قادری سوور بووە لەوە لەم مەنتقەی ئێمە شتێکی تێپەڕاندووە کە زۆر نامۆ بووە یعنی بڵێ نەریتێک بوو عادەتێکی تازە بووە شەر نییە خەلیفەکانی لە هەر کوڕ بوو ئەولاد و ئەولاد بۆ ئەولادەکەی خۆی و ئەمانە ینی گۆڕانکاری تیا بووە لە حاج شێخ ڕەزا لە شێخ قادری سوور و حاج شێخ ڕەزای عەسکەر بووە کە شێخ قادری سوور لەسەر گەڵوو بووە دوای خانەقەکەی لە کەرکووک بووە حاج شێخ ڕەزاش دوای هەر لێوە بووە لەوە چۆ بۆ شێخ محەممەدی ئیلەڵڵا کە لە منتقەی کۆیە بووە لەوە گەڕاوەوە بۆ حاج شێخ مستەفای عەسکەر بڵێن کە باپیری ئێمە بووە هاتۆتەوە بۆ مەلا ئەحمەدی گەڵنێری کە خەڵکی گەڵنێری بۆ مەلایەک بۆ خەلیفە بووە لە ئاخیر خەلیفەشی عەبدولکەریمی شەدەڵە بووە ئەمن ئێمە بڵێن سیلسیلەکە هەر بڵێن خەلیفەکان لە ترقەتی نەقشبەندیەوە بووە بەڵام ئاخیر خەلیفەشی عەبدولکەریمی شەدەڵە بووە لە ناو تەریقەتی نەقشبەندیش لە مەولانە خالیدەوە بە حەوت خەلیفە ئەتوانێت تەریقەت بدا و یا شێخ بێ و بڵێن خەلیفە بێ لە دوایەوە تر شێخاتی کۆتایی پێدێ ئەوە هەموو بنەماڵەکانی جوان هەموو شێخی تەریقەتەکانی نەقشبەندی وایە ئەخیر شێخ حەوت پشتەکەیە ئینجا شێخ عەبدولکەریمیش ئەخیر کەس بووە کە شێخ عەبدولکەریم لە 100% بەرنامەکەی مەولانە خالیدی نەقشبەندی جێبەجێ کردووە لەبەرەوە زۆر دیار بووە و کەسانی کە دراسەشیان کردووە تویانە ئێمە ئەوەی کە شێخ عەبدولکەریم کردوێتی بەلایەنەوە ئەوە بوو کە ئەو توانیوێتی زۆر تازەگەری پێ بداوە توانیوێتی ئەو بەرنامەی مەولانە خالیدی نەقشبەندی جێبەجێ بکە لە دوای نەمانی شێخ عەبدولکەریمەوە شێخایەتی نەماوە بەڵام مامە ڕەزا لە کەڵکەسماغ بووە خەڵکیشی زۆر لە دەورەی کۆبۆتەوە و دەور تەسیرێکی زۆری هەبووە ئەو توانیوێتی ئەو فەراغا پڕکاتەوە من لە دوای مامە ڕەزاش تەقریبەن ئێمە هەروەکو نەریتێک و شتێکی کۆمەڵایەتی و یەکگرتوویەک لە ناو حەقەکانە ئێمە تا ئێستا ئەوە هەرماوە لە ناو حەقەکانە برایەتی و یەکگرتووتێ برایەتیەکەمان بە قووەتر بووە لە زۆر لە خەڵکەکانی تر و هاوکاری یەکتریمان کردو زۆر توانیمانە پیشگیری یەکتر بکەن هەتا ئەم دەقێش من قسەت بۆکەم ئەو برایەتی و هاوکاریە بەردەوامە ئێمەش کە لێرە دانیشتوین توانیمانە هەر ئەم جێگەیە کە باوکمان
خزمەتی تیا کردوێ مەش هەتاکو بمێنین توانین خزمەتی ئەم جێگەیە بکەین و ئەو خەڵکانی دێن بەرە بە تایبەتی بۆ جەژنان خەڵکێکی زۆر دێ بۆ زیارەتی ئەم مەرقەدە ئێتر ئێمە بتوانین لە ئەم زیارەتگایە خزمەتێک بە ئەو دۆست و کەس و لایەنگر و حەقانی خۆمان بکەین کە ئێستا ماوەن دێن بۆ زیارەت و بۆ سەردانیمان. کاشە محمود پرسیارێک پەیوەندی ئێوە لەگەڵ کەلیسا چۆنە وا بزانم ئێوەش مەرقەدێکی لێ شێخ پەیوەندی ئێوە چۆنە؟ پەیوەندەکەمان هەر یەک پەیوەندیە ئەنیار هەر یەک بنەماڵەشین یەک پەیوەندیشمانەیە شێخ عەبدولکەریم و مامەڕەزا لێرە بوو تر مامەڕەزا خۆی لە کەڵکەسماق دانیشتووە بەس وەختی خۆی کە وەفاتی کردو جەنازەکان هێناوەتەوە ئێرە لێرە بە خاک سپاردویانە هێژناوانە ئامۆزای ئەمن ئەو خانەقایش لە کەڵکەسماق بووە لە زمانی مامەڕەزاش و تا ئێستاش ئەو خانەقایە بەردەوامە خزمەتی تیاکرێ خەڵک سەردانی ئەکا ئەو برایانی کە ئەچنە ئەوێ دێنێ ئێرە ئەچنە ئەوێ ئیتر فەرقێک نییە لە بینی ئێمەوانە. کاشە لە ڕووی پێگە کۆمەڵاتی و هەروەها لە ڕووی پێگەی سیاسی و شۆڕشەوە بزوتنەوەی حەق چ ڕۆڵێکی هەبووە؟ بزوتنەوەی حەقە لە سەرەتای دروستبوونیەوە پشتگیری شۆڕشەکانی کوردی کردووە. ئەوانش تەڵعاً کە هەندێشتن هەیە کە تۆ بڵێن باسی ئەەکەی ئەوە دیارە ئەوە کە لە ١٠٠ پشتگیری وەکو شۆڕشی شێ مەحموودی نەمر کە لە کۆتەڵە شۆڕشی کردووە براگەورەی شێخ عەبدولکەریم بە ٢٠٠ سوارەوە هاتووە لە منتخەی گەورەدی و کانیبی ئەو ناوانەی گرتووە و شاخەی چێمە ڕەزاوانە پشتگیری لە ئەو لەشکرە کردو و شێخ مەحموودیش هاتووەتە شەدەڵای لە دوایەوە تیارەی ئینگلیز هاتووە لێرەدا و هەموو دیەکەشان سووتاندووە لەبەرەوەی کە ئەمان پشتگیری شۆڕشی شێخ مەحموودیان کردووە. لە شۆڕشی مەهاباد کە جمهوری مەهاباد دامەزراوە حەقەکان بە لەشکرێکەوە چوون لێوە بەشداریان کردووە هەتاکو کۆتایی جمهوریەتەکە ماوان هەر لەوێ بوون و بەشداریان کردووە. ئەتر لە شۆڕشەکانەوە بەرداویمی قەت لایەنگری داگیرکەر و ئەو کەسانە نەبوون کە بڵین کوردیان چەساندۆتەوانێ دایمن بڵین لە بەرەی گەلا بوون نەک ئەوەی کە لە بەرەی ئەوانە بن هەتا ساڵی 1991 ئەوە بە بەرداوامی ئەو کۆمەک و هاوکاری و یارمەتی و بڵین پشتگیری شۆڕشەکانیان کردووە بەعکسی زۆر لە کەسەکانی ترەوە. کاشێخ پرسیاری کۆتاییم خەڵک لە شوێنەکانی دیبوونم لە پارچەکانی دیکەی کوردستان یا لە دەرەوە سەردانی ئەو مەرقە دوشتە دەکەن یا سەردانی خانەقا دەکەن هەروە پەیوەندی ئێوە لەگەڵ وڵاتانی عەرەبی چۆنە؟ ئێمە ئەوەی کە بۆ خۆمان هەمانە جغرافیەکەمان بە زۆری تەمان حەقەکان پێگەی ئێمە لە کەرکووک لە هەمووی بەخۆترە ئەو منتیقی شوان و کەرکووانە ئەوانە هەمویان حەقە بوون لەم جافەتی خۆمان ئەتاین لە قەڵازیەوە بگری هەتاکو وەچێتە سلێمانی و دەشتی کۆی و قسمەتێک کەم لە هەولێر ئێمە لە ئێران هەبووە بڵێ نەبوو حەقەی لێ نەبووە مانە بەڵام بە کەمی بووە بەس علاقاتی خۆمان بۆی یعنی بڵێن ئەم مەکانە و علاقات لەگەڵ خەڵکەکانی ئێران و خەڵکی شوێنانی تر شتێکە هەموو شۆمانەکەن و علاقاتمان هەیە بەڵام حەقەکان تاکتاکە پەڕیونێتە ئەو شوێنان. حەقە لە سەرەتا بزنەوەیکی کۆمەڵایەتی بووە ڕنگدانەوەی داواکاری ئەو سای کۆمەلگای کوردی بووە بە تایبەت مەسەلەی حەقە لە نێو جوتیاراندا تەنانەت هەندێک کەس وەکو بزنەوەیکی جوتیاری ناویدە بە بزنەوەیکی جوتیاری لای جەنابی شتان ئاشنا بزنەوەیکی فول کۆمەڵایەتیە بەرگریکردن لە جوتیاران لە کوردستاندا کەوتبوونە ژێر زەبروزەنجی زۆری دەرەبەگەکان و ئاغاکان لە کوردستاندا ئەمانە وایان کردبوو کە چ نەقشبەندی سەرهەڵدانی تەریقەتی نەقشبەندی لە 1812 کە وەکو بەرگریکارێ لە چین و توێژە گشتێکی خوارەوە سەری هەڵدا دواتر ئەمە لە حەقەدا زیاتر ڕەنجیدایەوە تەنانەت لەم شەدەڵی کە ئێمە قسە بۆ جەنابتان دەکەین شێخ عەبدولکەریم شەدەڵە لێرە دانیشتەوە بەرگری لە جوتیاران کردووە و پشتگیری لەوانە کردووە کە بە تایبەت مرید و پەیڕەویان لە بزنەوەی حەقە کردووە بەرگری زۆری لێکردوون نەهێشتووە زەویەکانیان داگیر کرێ بەڵام ئەم ڕەوتە بە پەڕبوونی کات بەسەر هەڵدانی پارتی سیاسی بەسەر هەڵدانی ڕێکخراوی سیاسی لە کوردستاندا کاریگەریان لەسەر ئەم ڕەوتە دروست کرد بە تایبەت لە دوای مردنی شێخ عەبدولکەریم و هاتنی ئینگلیزەکان بە ڕەوتێک بۆ ناوچەکە وایان کرد کە تێک ڕای کۆمەڵایەتی و کوتلە کۆمەڵایەتیەکان لە کوردستاندا سیمایەکی سیاسی وەرگریاوەتە لە بەرژەوەندی سیاسیەکاندا بکەوێتەوە بزوتنەوەی حەقەش لە بەرژەوەندی بەلای سیاسەتدا ڕۆی تا ڕادێکی زۆر بە تایبەت لە سەردەمی مامەڕەزادا هەڵگری کۆمەڵێک خاڵن کە لەوانەیە خاڵی سیاسی بن زیاتر لەوانە بۆیە ئەمە وای کرد کە تا ڕادێکی زۆر حکوومەتی عێراق و دەسەڵاتی ئینگلیز لە ناوچەکەدا ئەم گروپە
سۆفیگەریە بە مەترسی بزانن پیان وابێ ئەماناتوانن دەستکاری پرۆسە سیاسەکان بکەن یاخود ڕۆڵی خۆیان و شوێن پەنجەی خۆیان لە ناوەندە سیاسەکان دەستنیشانکەن تەران لە ساڵی 1934 عەبدولکەریمی شەدەڵا ڕاپێچی شاری کەرکووک کرا بۆ ماوەیەکی زۆر لەوێ زیندانی ئەکرێەوە لە ساڵی 1944 مامە ڕەزای برای بە هەمان شێوە لەلایەن سەعید قەزازەوە دەگیرێ و دەبرێ بۆ عەمارە بۆ ماوەی 3 مانگ لەوێ زیندانی دەکرێت ئەمەش وا دەکا کە تەنانەت کۆڕەوی حەقی بە دوای خۆی دانا کە ژمارەیەکی زۆری پێڕەوانی حەقە ماڵ و مڵکەکانی خۆیان فرۆشت و هەوڵی دییاندا بۆی مامە ڕەزا لە زیندان دەربێنن فشاریان خستە سەر حکوومەتی عێراق و بەریتانیەکان ئەو مامە ڕەزا دوای 3 مانگ لە زیندان ئازاد کرا هەرچەندە بۆ ماوەیەکی زۆر هەر دەست بەسەر بووە لە ژێر چاودێری توندی حکوومەتی عێراقی و بەریتانیەکاندا مایەوە ئەمە مانای ئەوەیە پێمان ئەڵێ کە حەقا سەر ڕای ئەوەی کوتلێکی کۆمەڵایەتی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بووە بەڵام لە نێو پرۆسە سیاسیەکانیشدا چ بەهۆی ئەو پێڕەوە زۆری کە لە دەوریا کۆبۆتەوە چ بەهۆی ئەوەی ئایا لا کۆڕ و کۆبوونەوەکاندا لەسەر مەسلەی سیاست قسە کراوە یاخود زوڵم و زۆری حکوومەتی عێراق و بەریتانیەکان لە کۆڕ و کۆبوونەوەکاندا ڕەت کراوەتەوە ئەم دەنگ و سەدایانەش گەیوەتە مەزدیس و کۆڕ و کۆبوونەوەی بەریتانیەکان و حکوومەتی عێراق بۆیە بە مەترسیان زانیوە و ڕاپێچی زیندانیان کردوون و تەنانەت بە هەموو شێوەیەک دژیان وەستاونەتەوە. مامۆستا لەناو بزوتنەوەی حەقەدا باز لەوە دەکەن تۆقەکردن هەیە لە نێوان ژن و پیاودا ئەوەش لە ڕوانگەی ئیسلامەوە تۆقەکردن لە نێوان ژن و پیا و حرامە ئەوە چۆنە؟ لە نێو بزوتنەوەی حەقەدا چ وەکو بزوتنەوەیکی سۆفیگەری وەکو چ وەکو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی چەند سیمای یا چەند خەسڵەتێکی تایبەت بەخۆی هەیە ئەویش ئەوەیە لە بۆنە و مەراسیمەکاندا خوشک و براکان هەمویان پێکەوە کۆ ئەبنەوە ئەم خوشک و برایانە جیاوازی ناکرێت لە نێوانیاندا کۆ لە مەسەلەی تەوقەکردندا تەوقەکردنێکی سەرپەنجانە کە زۆر دەست ناگوشن و دەستیان زۆر لێک یەکتری هین نابێت تەنها بەسەری پەنجە وەکو ئاماژەیەک بۆ خۆشەویستی و ئاڵوگۆڕ لە نێوانندا ئەمەی کە مەسلەی ئایا لەگەڵ ئیسلامدا یەک دەگرێتەوە یا یەک ناگرێتەوە من لام وایە لە ئیسلامیشدا ژنان وە کەڵەژنی زۆر لە سەردەمی مێژووی ئیسلامدا ڕۆڵیان هەبووە ئەمما لە نێو حەقەدا گرنگی زیاتر بە ژندرا ئەمە دەکرێت بەتایبەت لە سەردەمی مامە ڕەزادا کە پێم گوتی کە هەڵگری سیمایەکی سیاسیانە یاخود سیمایەکی ناسیۆنالیزمانە یاخود فەلسەفەی ناوچەکە کاریگەری لەسەر حەقە کرد و حەقەش تێک لەژێر ئەو کاریگەریە کۆمەڵی گۆڕانکاری لە نێو ڕێبازەکەی خۆیدا کرد یەک لەوانە هاتنە پێشەوەی ژن بۆ ناوکایە کۆمەڵایەتیەکان گرنگیدان بە ڕۆڵی ژن تەنانەت لە ژماری زۆری تەچەکاندا بەشێک لە تەچەکان کە بە ژن سەرپەرشتی کردو کە لە نێو حەقەکاندا ژن ڕۆڵێکی کاریگەری هەبووە و هێنراوەتە نێوان کۆڕ و کۆبوونەوەکان ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە کە و ئەمە پێشم وانە کە لەگەڵ مەسلەی ئیسلامی گشتیا زۆر تەزارب دروستکە بەڵام لەگەڵ ئیسلامی سیاسیدا یا لەگەڵ هەندێک فەلسەفەی ئیسلامیدا لەوانەیە تەزارب دروستکە کە مەسلەی خوشک و برایەتی لە نێو حەقەدا گرنگێکی تایبەتی پێدراوە لە سەردەمێک لە سەردەمەکاندا. بەڵێ لەڕووی کتێبەکەوە بەڵێ جەناب کتێبەکە نووسیەوە بە نێوی بزوتنەوەی حەقە بەڵێ ئەگە باسی ئەو کتێبەمان بۆ بکە ئەو کتێبە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریشەوە ئیزنی پێدراوە ئەم کتێبەی بزوتنەوەی حەقا تێزی ماستەرەکەی منە بەر لە من مامۆستای بەڕێز مستەفا عەسکەری کتێبێکی بە ناوی ئاوردانەوەیەک لەسەر بزوتنەوەی حەقە نووسی بوو و مامۆستا محەممەدی مەلاکەریم چەند تێبینێکی لەسەر نووسی بوو و مامۆستا عەزەدین مستەفا ڕەسوڵ و هەمزە عەبدوڵاش بە پاشکۆ و پاشبەندێک بەشداریان کردو لە نووسینەوە کتێبێکی پڕبایەخەوە سەرەتایە ناسینی حەقە بۆ بە خوێنەران و ڕۆشنبیرانی کوردستان لە هەمان کاتدا محەممەد ڕەوزودی کتێبێکی بە ناوی بۆ لە حەقە کەوتنە تەقا نووسیوە من تەماشام کرد لە حەقەکان توێژینەوە هەڵئەگرێ شتێکی زانستی و ئەکادمی لەسەر حەقەکان نووسراوەم داواکاریم پێشکەش بە زانکۆی کۆیە کرد خۆشبەختانە زانکۆی کۆی لیان قبول کردین کە توێژینەوەی ماستەرنامەکەم بۆ ئەو بوارە تەرخام بکەم ئەم کتێبە جارێ لەلایەن زانکۆی کۆی دوای تەوابوون زانکۆی کۆیە خۆی ئەرکی لە چاپکردنی گرتوتە ئەستۆ ئەمەش بەڵگەیە بۆ زانستی بوونی ئەم کتێبە کە نەک ینی کتێبێکی کەم نییە بەڵکوم گرنگی زیاتری پێدرا و لە هەموو ناوەندەکاندا گەیشتە زۆربەی ناوەندە ئەکادمی و بەتایبەت زانکۆ و پەیمانگاکان
ئەگەر باسێک لە ناوەڕۆکی ئەم کتێبە بکەین یاخود باس لە سەرەتای دەستپێکی ئەم کتێبە بکەین ئەم کتێبە خۆی لە چەند بەشێکدا دەبینێتەوە کە سێ بەشی سەرەکی لە خۆ دەگرێت لە بەشی یەکەمدا باسی تەریقەتی نەقشبەندی و سەرهەڵدانی تەریقەتی نەقشبەندی و چۆنێتی گواستنەوەی وە چەرخانی تەریقەتی نەقشبەندی بۆ حەقە دەکرێتە لە دوای وەرگرتنی تەریقە لەلایەن شێخ ئەحمەدی سەرداری سەرگەڵوویی لە خودی مەولانا خالیدی نەقشبەندی لە شاری سلێمانی وە گواستنەوەی ئەم تەریقەتە بە حەوت پشت تا دەگاتە شێخ عەبدولکەریمی شەدەڵە لەم شەدەڵەیەدا ئەمە لە بەشی یەکەمی کتێبەکەی وەرگرتووە دواتر دێتە سەر هەموو ئەو گروپ و هینانەی کە لە دوای لە سەردەمی شێخ عەبدولکەریمی شەدەڵە و دوای مردنی شێخ عەبدولکەریمی شەدەڵە چەند گروپ و هینێک جیابوونەوە دواتر ئەم کتێبە لە بەشی سێمدا باش لە کاریگەری تەریقەتی بزوتنەوەی حەقا و کاریگەری بزوتنەوەی حەقا و کۆس لە بزوتنەوەی حەقەدا و بزوتنەوەی حەقا کاریگەری لە بواری سیاسیدا و کاریگەری لەسەر لەگەڵ شێخ مەحموودی حەفیددا و لەلایەن حکوومەتی عێراق چ پەیوەندێکیانە بووە چ پەیوەندێکیان بە شێخ مەحموود و بزوتنەوەکەی شێخ مەحموودە بووە ئەمانە هەمووی لە دووتوی کتێبەکەدا باسی لێوە کراوە هیوام وایە کە بتوانین چاپی دووەمی بکەینەوە چونکە چاپی یەکەم دەتوانم بڵێم نەکەوتە بازاڕۆ چونکە زانکۆ خۆی چاپی کردهبوو و خۆشی بەخشی بەو ناوەندانی کە بە پێویستی زانی بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی شنەی وڵات شنەی وڵات ئەمجارە لە گوندی شەدەڵە سەردانی خانەقای ڕێبازی حەقان کرد لە نزیکەوە هاتین سەردانی شوێنەمان کرد لەگەڵ دانیشتوانی گوند و هەروەها ئەو کەسانەی کە خەریکی بەڕێوەبردننی خانەقانە ڕێپۆتاژمان لەگەڵکردن هەروەها لەگەڵ مامۆستایەکی زانکۆ کە پەرتووکێکی لەسەر ڕێبازی حەقە نووسی بوو لەگەڵ ویژ ڕپۆتاژمان کرد هیوادارم بەرنامە شنەی وڵات جێگای ڕەزامەندی ئەوە خۆشەویست ببێ تاڵقەیەکی دیکە بێ شاد دەبینەوە خواتان